سڵاوتان لەوێ خۆشەویستان، من چۆمان خەسرۆم لە رادیۆ تەلەڤیزیۆنی سلێمانی لەگەڵتانم. دیداری تایبەت ئەنجام دەدەین. دیداری تایبەتم تایبەت کردووە بە بربژێرەکانی پارتی دیموکراتی کوردستان، بە تایبەتی لە سنووری سلێمانی بە ژمارە ١٠٩ کە لیستی پارتی دیموکراتی کوردستانە. بۆ ئەم جارەی دیداری تایبەت لەگەڵ کاک زیادی کاکە ڕەزا بە ژمارە 31 لە دیداری تایبەت لەگەڵیانم. کاک زیاد دەدوێن وەکو کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە سنووری سلێمانی. بەخێراتی کاک زیاد. زۆر سپاس کاک چۆمان. کاک زیاد جەنابتان وەکو بربژێری پارتی دیموکراتی کوردستان حتمما بە کەسایەتی و بە فلتەر و بە سیڤی خۆتان بە فلتەری پارتیا تێپەڕێون کە کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ ئەمە چی ئەڵێن و کاک زیاد ئەگەر چانسیەوەی هەبوو سبێنە بچێتە پەرلەمان دەیەوێت چه خزمەتێ بکات؟ زۆر سپاس پێشێکی کاک چۆمان. من وەکو کاندیدێکی پارتی تاوان ئەو ژمارە کاندیدەی کە دانراوە لە لایەنێکی سیاسی هەڵبژێراوی حیزبەکەی خۆیانن. منیش سپاسی پارتیەکەم ئەەکەم وەکو کوڕەشەیدێک وەکو کادرێکی ئەو حیزبە کراوم بە کاندید لە سنووری سلێمانی. و ئێمە ئەگەر چینە پەرلەمان فراکسیۆنێکمانە بێ فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستانە و بەرنامە و پلان و بەرنامەکاری خۆمانە بێ بۆ 4 ساڵە و بەرنامی پارتی لەبەردەستێر کاندیدێکە. بەرنامەکەی پارتی لەسەر هەموو سێکتەرەکان ڕاوەستا و گرنگی بامووی داوە. کاری پێشینەی ئەمە ئەگەر بچینە پەرلەمان دەرکردن و تەواوکردنی دەستوری هەرێمی کوردستانە و خستنە بەردەمی گەل بۆ دەنگان بۆەوەی کە هەرێم ببێ بە خاوەنی دەستوری خۆی. لە یەکەمین کارەکانەوەی ینی هەرێمی کوردستان لە بۆشایی لەبوونی دەستبەڵێ ئەولەوێتەکانی ئەمە لە پەرلەمانی کورد. بە تایبەتی کاک زیاد ئێمە کە پەرلەمانتارەکان دەدوێنین نەچنە ناو دروشمی باخ و برێکخەوە، ینی ئێوە تەنها دوو کارتان هەیە سبێنێ لە پەرلەمان بن، ئەوی چاودێری وە یاسا دەرکردنە. کاک چۆمان هەمیشە پارتی ئەوەی پێی نەکرێ ناوێت ئیمانمان بە دروشمی بریقە و باق و دروشمێک کە نەتوانین جێبەجێکەین نایڵێن و نەمان کردووە. هەمیشە پارتی بۆەوە ناسراوە ئەوەی بڵێ ئەیکەم هەوڵی بۆ دات و ئەیکات و ئەیگەێنێتە جێگای خۆی و کادری پارتی هەمیشە التیزامێکی تایبەتی هەیە بە قیادە و سەرکردایەتی خۆی و ماڵی بارزانەوە بۆیە بینی کەمترین وادی جێبەجێ نەکرا و لەلایەن کادری پارتیەوە هەمان دروشمەکانی پارتی سەرڕایەوەی کە زۆرێکی جێبەجێ کردو کە دەبێت زیاتر لەوەی لەو دروشمانە لە ئەنجەدایا بن سەرڕای ئەوەی کە لەمپەر هاتووتی پێشەوە بۆ کار و پرۆژە و خزمەتەکانی ینی پارتی لەوە زیاتریانی ئەکرێ کاک زیاد بڵێ دروشمەکانی پارتی لە یەکەمینی کارەکانی ئێوەیە. وەکو عەرزم کردی ئەمە بەرنامەی کارمانەیە، یعنی بەرنامەیەکە هەموو کاندیدێک لە بەردەستێتی. ئێمە ناڵێن هەموو شتێکمان کردووە و ناژڵێن کەممان کردووە. ئەگەر لەمپەر و کێشەمان بۆ دروست نەکرایە بە تایبەتی لەم 10 ساڵەی کۆتایی بڕینی قووت و بژەی هەرێمی کوردستان بە هاوکاری بەداخەوە هەندێک کەس و لایەنی ناوخۆی خۆمان لە هەرێم بە دڵنیایی شەکانمان چەند جار بارتەقای ئێسا پێشکەوتوتر و ئاوەدانتر و خۆشترە و شارەکانمان. بە تایبەتی بۆ سلێمانی کاک زیاد چیڵێ کە بەڕێستان لە سلێمانی بربژێری پارتی کاک چۆمان ئێمە ڕاستم بربژێری سلێمانی بەڵام ئێمە لە ساڵی 1994ەوە لە شەڕی شۆمی ناوخۆ ئێمە لە سلێمانی دابڕاوین کار بەدەست نەبووین لە سلێمانی لە هیچ شوێنێکی ئەم شارە یان سنوورە دەسەڵاتمان لا نەبوو ئیدارەمان لا نەبوو بە دیرێکیش بزانرێ دەگەر پارتیان خۆشویستی بۆ پارتیە بە دڵنیایی لابرێت لەبەرەوە لەم سنوورەی ئەمە لە ئیدارە دەستمان نەبووە بۆیە نەمانتوانیوە وەکو پێویست وەکو شوێنەکانی تر وەکو پارێزگای دۆ کۆلێر خزمەتی سلێمانی بکەین. ئەجنای ئێمە حیزبێکین حیزبی سەرتاسەری هەموو کوردستانی حیزبێکی لۆکاڵی نین بۆ شارێک و ناوچەیەک بین بۆیە بە دڵنیایی هەموو هەرێم
بە یەک چاو سەیرەکەین و بە پێی ئەم هەڵبژاردنەی خولی شەشەم کە هەڵبژاردن و کە یاسایەکی جیاوازە چواربازگەیە داوا لە خەڵکەکەین ئەوانەی کە هەنەوێت شاری سلێمانیش شان بەشانی هەولێر و دۆک بڕوات پێش بکەوێت گەشە بکات دەنگبەن بە لیستی 109 پارتی بۆی توانین دەستی ئاوەدانی ئەمە بگاتام شارە و لەم پەرمان بۆ دروست بە جیاوازی کە زیاد ئەم هەڵبژاردنەی ئێستا یعنی بگەڕێنەوە بۆ مێژوو لە 92 ینی کە هەڵبژاردن کراوە تا ئێستا کاتە خولی شەشەم ئەم هەڵبژاردنە بۆ گرنگە بۆچی پارتی ینی بۆ گرنگە ئەم هەڵبژاردنە جارێکە لە ڕووی یاسای و سەیریکەی هیچ کاتێک بە چواربازنەی لە هەرێمی کوردستان هەڵبژاردن نەکراوە هەمیشە هەرێمی کوردستان یەک بازنە بوو کەواتە هەر شارە یا هەر بازنە نوێنەری خۆیە بێ لە پەرلەمانی کوردستان و سبەینێ ئەم نوێنەرانە لە شوێنی هەڵبژاردننی خۆیان لە سنووری ئەو سنووری کە لێی هەڵبژێراون کار و چالاکیان زیاترە بێ و نوێنەرایەتی زیاترەکەن و پارتی پێی خۆشە ژمارەیەکی باش و پەرچاو لە بازنەی سلێمانی بچێتە پەرلەمانی کوردستان بۆی بتوانین لەو ڕێگایەوە خزمەت بە هاوڵاتیانی سنووری سلێمانی بکەین چکە هەمومان نەزانین حکومەتی هەرێمی کوردستان چەند ساڵە لەمپەری بۆ دروستەکرێ دەستی گیراوە نایەڵەن کار و پرۆژە و خزمەتگوزاریەکانی وەکو پێویست لەم سنوورە بکات کەواتە لە شەقامی 150 هەولێر بە دروشمی یەکێک لە حیزبەکان نووسراوە ڕای دەگرین لەسەر 150 یعنی ئەم دروشمانەوەیان بە جیاوازی لەوەی کە پارتی دروشمەکانەوەیە کە خزمەتەکەن ینی دەیانەوێت لەوە زیاتر خزمەتکەن ئەوان دەیانەیە 150ەکەی هەولێر ڕاگرن یاخود سەدەکەی سلێمانی باشترە تەواوکەن 150 هەولێر بەرەو تەوابوونە ڕۆ بە کەس ڕناگیرێت چکەوە لە ژێر دەسەڵاتی ڕاستەقینەی حکومەتایە و حکومەتی شوکارەکانی خۆی لەوێ بە پێی پێویست جێبەجێەکات بۆیە کەس ناتوانێت ئەو 150 هەولێر ڕابگرێت جا نازانم ئەگەر بە تەما بن شەقامی ساڵمەتی سێمانی ڕابگرنەوە لە دەسەڵاتی خۆیانە و لەژێر دەسەڵاتی خۆیانە کەواتە کاک زیاد 150ەکەی هەولێر پارتی لە ئەجەندایەتی کە بیگەێنێتە سەدەکەی سلێمانی سەدەکەی سلێمانی پێتەوە بکات پارتی لەو ڕۆژی کە پارتی دروست بووەوە بە تایبەتی لە شۆڕشی ئەیلولی مەزن وتەیەکی جوانی بەرزانی نەمر هەیە کە ئەبێت پارتی و خەڵکە پارتیەکە خۆی بە خزمەتکاری میلەتی خۆی بزانێت پارتی لەم سۆنگەیەوە بەم تەوەجۆهایی شەکات وەکو ئارزم کردی پارتی ئەگەر حکومەتی هەرێم ڕاسترەکە بڵێم ئەگەر دەستی نەگیرێت و مەجای بدرێت کە گیراوە بە دڵنیایی گیراوە چۆن گیراوە بە نمونە ئەگەر داهاتی ناوخۆ وەکو خۆی کۆ نەکرێت ئەگەر داهاتی ناوخۆ هەموو داهاتی ناوخۆی هەرێمی کوردستان نەچێتە تەنیا سنووقێکە و لەبەر دەستی حکومەتی هەرێمی کوردستان نەبێت ئایا حکومەتی هەرێمی کوردستان چۆن توانێت خزمەت بکە کە لە کاتێکە ڕێکەوتنەکان وا بووە داهاتی هەر پارێزگایەک بۆ خزمەت و پرۆژە و خزمەتگوزاری خۆی سەرفەکرێتەوە بە دڵنیایی ئەگەر کابینەی داهاتوو و ئەم هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان ئەگەر هاوڵاتیانی بەڕێز ئەوانەی کە حەزیان زیاتر لە پێشکەوتن و گەشانەوەی شارەکەیانە دڵسۆزی شارەکەیانن و خزمەتگوزاری و شارەکەیان ناکەن بە قوربانی تیجایی سیاسی با دەنگبەن بە پارتی بۆی پارتی دەستی ئاوەڵا بێت نەک تەنها شەقامی ساڵمەتی سێمانی حکومەتی هەرێمی کوردستان بەو پەڕی باشی و جوانی و کواڵێتیەوە پێشکەش بە وڵاتیانەکە چەندین پرۆژەی تر لە سێمانی پەرەی پێدرێ واخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە کەواتە کاک زیاد دەسەڵاتی سلێمانی بەم ڕادەیە گەشتووە کە ئێستا بە تایبەتی حزبێکی وەکو یەکێتی هەولێر بۆتە خاڵی لاوازی ئەگەر ینی کەوایان کردو
دووبارە سلێمانی ئەکەنەوە خاڵی لاوازی خۆیان بە تایبەتی لە کۆمەڵێ مەلەف بە تایبەتی تر لە دوای هەشتی تەمووزەوە ینی یەکەتی دەستی بردۆ بۆ تیرۆرکردن بۆ مەسایلی مخدرات بۆ مەسلەی ئینشقاقی ئەوە سەر ڕای خۆیان تا بگاتەوەی کە حملەی هەڵبژارنەکانەوان بە پرۆسیز نایەن بە بەرنامە ناهاتوون بە عشوایی ینی تا ڕادێوی سایکۆلۆژی تاکی سلێمانیان شێواندووە لەچی شارۆڵاتێک کە وڵاتیەکانی هەستیان بە ئامان و بە ئارامی نەکرد سەرمایەش وردەوردا لەو شارە کەمە بێتەوە بە مانای ئەعمار و ئاوەدانی و خۆشگوزەرانی بەرەو کەمبوونەوە بۆیە پێویستە ئێمە ئەزمونێک لە ڕابردوو وەرگین جاچێ حیزبی حاکمە لەم شارە یارچێکی ترە حیزب نابێ خۆی بکاوە بەدیلی حکومەت چکە حکومەت نوێنەرایەتی خەڵکەکە خەڵک چاوی لە دەستی حکومەتە ناڵەن حکومەت باوکی میلەتە بەڵام حکومەتێک گێکیتر خۆی بکا بە بەدیلی و هەرقەلە بۆی شوکارەکانی دروست کا و داهاتی ناوخۆی خەڵکەکە کە حەقی خەڵکی تاک بە تاچی سنوورەکەیە کۆ نەکرێتەوە خزمەتی خەڵکی پێ نەکرێ ئێم شارە بە دڵنیایی بەرەو خراپتر و دواکەوتنتر و قەلەقی زیاتر و دڵڕاوچی زیاتر بە شرۆڤەیەکی سیاسی کاک زیاد ینی ئەمە دەتوانین بڵین سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان دەکاتە سەرکەوتنی کورد و کوردستانیان کاک چۆمانە بەمانە سیاسیەکەی ئەمە باسی لایەنی نەبوونی خزمەتگوزاریمان کرد بە تایبەتی لە سلێمانی و دەوروبەری ئەوەی تۆزێک متابعی ئیخباری سیاسی عێراق و ناوچەکە و دنیاش بکات ئەزانێت کە ئەمڕۆ کێشەی کورد لە ئەستۆی پارتیە و پارتی خۆی بەخاوەنی قەزێک ئازان و قەتیش لەو قەزەیە ڕای نەکردووە و تا دوا هەناسەی پارتی لەسەر کێشە و قەزەی کوردی بەردەوامە بێ و استراتیجی پارتیەوەیە کە کێشەی کوردیان قەزەی کوردی بگەێنێتە بەڕێکی ئەمان و بۆی کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە ئاسوودەی و کامەرانی بشین ئێمە بەممانە قسە لەسەر لیستی سەدونەوەی پارتی دیموکراتی کوردستان کە کاگزیار ژمارە سیویەکە سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستان دەکاتەوەی کە ڕێز لە پێشمەرگە بیگیرێ نەک بە پێشمەرگە و خانەوادەی شید بوترێ خوێڕی سەرکەوتنی لیستی مەبەستم لە تۆمارە دەنگەکەی ئەوساس سەرکەوتنی لیستی سەوەنەوەی پارتی ینی کوردستانێکی بەهێز کوردستانێکی ئارام کوردستانێکی خۆڕاگر کوردستانێکی ئاوەدان سەربەرزی هێزی پێشمەرگە سەربەرزی و شانازی شەید و کەسوکاری شەید هەمیشە پارتی ڕێزی تایبەتی بۆ خانەوادەی شەید و خوێنی شەیدان بووە هەمیشە پارتی بە پیرۆزی سەیری هێزی پێشمەرگەی کوردستانی کردووە هەموو میلەتی ئەمە قەرزاری خوێنی شەیدان و هێزی پێشمەرگەی کوردستانە 2007 و ئۆکتۆبەرمان بینی لە پەلاماردانی سەحێلا و مەحمودێ و پردێ کە هێزی پێشمەرگەی کوردستان کە هێزی پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بوو چی گیانبازی و قارەمانەتیەکی کرد چۆن هەرێمی کوردستانی لە ڕووخان و داگیرکاری پاراست چۆن بە خوێنی ڕۆڵەکانی خۆی توانی جانیشتر کوردستان و هەرێمی کوردستان بخاتەوە سەر پێی خۆی و هەڵسێنێتەوە کە بەداخەوە لایەنێکی کوردی لەگەڵ ڕووخانی هەرێمی کوردستان و هاوکاری ئەوانە بوو کە هێرشیانەکردە سەر هەرێمی کوردستان کەواتە کاک زیاد بۆ 20 ئۆکتۆبەر کە دەکاتە حتمما قسەکانی جەنابتان تاواکەم 20 ئۆکتۆبەر کە دەکاتە بڕیاری دەنگدەری هەرێمی کوردستان دەکاتەوەی ئەو 20 ئۆکتۆبەرە کە پارتی لە سەحێلا ئەبرامزی تێکشکێنە بەڵێ هەمان تاریخەکە 20 ئۆکتۆبەر کە ڕۆژی دەنگانە بۆ خولی شەشەم ئەو ڕۆژەیە کە پارتی لە پردێ قارەمانانە ئەبرامزی تێکشکان ئەو سوپایی کەویست بێت هەولێر و هەرێم داگیر بکات شکستی پێێنا و قارەمانانە بەرامبەری خۆی ڕاگرت بۆیە ڕۆژی 20 ئۆکتۆبەر ئەو ڕۆژەیە کە خەڵک چوو بۆ سەر سنووخەکانی دەنگدان خوێنی شەیدەکانمان
لەبەر چاو بگرێ قارەمانێتی هێزی پێشمەرگەی کوردستان، هێزی پێشمەرگەی پارتی و ڕابەرایەتی جەنابی سەرۆک لەبەر چاو بگرێ و ئەو ڕۆژە بە ویژدانەوە دەنگی خۆی بات و بیخاتە سنووخەکانی دەنگانەوە. ئەگەر ئەیانەوێت شار و وڵات و قەزا و ناحەیەکانیان ئاوەدان بێت، جوان و ڕازاوە بێت و ئارامی تیا بەرجەستە بێت و بتوانی ژیانێکی ئاسوودە تیا بژیت، دەنگبەن بە لیستی سەونەوەی پارتی بۆ پێشکەوتن بۆ ئاوەدانی بۆ ئارامی. کەواتە کاک زیاد کە ئەمە سەیری دروشمەکانەکەین لە هەڵمەتی هەڵبژارنەکانە، پارتی بەکارهێنانی ینی خزمەتگوزاری و زیاتر خزمەتکردن، بەڵام بۆ نمونە یەکێتی نیشتیمانیڵە کۆتایی پێدێنین، ئەمە یەکێکە لە دروشمەکان. پارتی کە ئەوە هیچ کە دەڵێ خۆراگری و ئاوەدانی نەوەی نوێ دەڵێن سەیری و دروشمانە، ینی لە ڕۆی دەرونیەوە چۆن کاریگەری هێڵە درۆ دەکەن، ینی تۆ نەوەیەک پێ بگەێنی بەم مسەڵەحانە یاخود لیستەکانی تریانی بەم شێوی ئیتر بەسە و درۆەکەن و ڕایەگرین و ئەی ڕوخێنین بە جیاوازی خودی دروشمەکانی پارتی سەرڕایەوە بەرپرسیار و بەرپرسیارەتەکەی هەڵگرتووە. ناکاتەوەی پارتی بەرپرسیارانە دەوێت پرۆسە دیموکراسیەکە بڕاتە پێشەوە بۆی ئەو ببێتە خاوەنی و ینی جێبەجەکردنی و دروشمانێکی هەڵی گرتووە. من بیدایەت ئارزم کردی پارتی خۆی بە خاوەنی قەزیەکە ئەزانێت، بۆیە هەمیشە لەگەڵ ئاوەدانی و خزمەتگوزاریە، لەگەڵ دروشم و شعاری پۆپۆلیستی نییە، لەگەڵ شعارەکانی خۆی پارتی ڕازگۆیە، ئەوەی کە نەزانێت پێی ناکرێت نایڵێت. ئێمە بەڵێ حەزمان لەوەیە کوردستانێکی ئارام بێ، کوردستانێکی ئاوەدان بێ، خۆڕاگر بین، تەباو پێکەوە بین. ئەمانەیە هەموو ئیش و کارەکانمان بۆ پێشخستنی ئەمەرێمە، بۆ جوانکردنی ئەمەرێمە، بۆ خۆشگوزەرانی ئەمەرێمە داواکەین، کە داواکەین لە زۆفەوە نییە، کە داواکەین لە هێزەوەیە، داوا لە هەموو لایەنە سیاسیەکانەکەین. ئێمە خۆمان بە دژی هیچ لایەنێکی سیاسی نازانین. ئێمە لە 46 کە دروست بووین بۆ بەدیلی هیچ حیزبێکی سیاسی دروست نەبووین، بۆ دژایەتی هیچ پارتێکی سیاسی دروست نەبووین، بۆ خزمەتکردنی قەزیەکەی خۆمان، بۆ سەربەرزی و سەربەخۆیی کوردستان و کورد و تێوە کۆشاوین، خێمان ڕشتووە، خەباتمان کردووە، قوربانیمان داوە. بۆیەش ئێستاش لەم دەقێتە من تۆش قسەی تیاکەین، ئێمە تەنها شعارمان داواکاریمان ئارامی پێکەوەییە، بەڵام هیوادارین بەرامبەرەکانمان ئەمە بە زواف تێنەگەن، چکە لەو پەڕی قوتەوە قسەیەکی وامیشە ئاگامان لێ بووە و لە ڕابردووش و لە پەرلەمان و لە حکومەت و لە بەڕێوەبردنیش هەمیشە حەزمان لە سازان بووە، لە پێکەوەی بووە، یەکدەست و یەکدەنگ بین بۆ خزمەتکردنی هەرێمەکە و گەلەکەمان. بەم دروشمە جێگەی شانازیە خزمەتکاری میلەتەکەی خۆت بیت، بە دڵنیایی فەخر بەوەکەین کەەوە شانازی پێوەکەین کە ئێمە خزمەتکاری میلەتەکەی خۆمانین و هیوادارین خەڵک ئەوە تاقی بکاتەوە ئەم جارە بە تایبەتی ئەم خولە بۆی بەچای خۆیان ببینن پارتی و کادری پارتی و قیادەی پارتی فەخر بە خزمەتکاری میلەتەکەی خۆیان دەکەن، چکە میلەت لە هەمومان گەورەترە. یا باش ئێمەگەر بۆ خزمەتی میلەت نەبێ ئەی خەبات و پارتایەتی و حیزبایەتی چ مانایەکی مێنە. ئێمە لەگەڵ ئەو دروشمی تێکێین و ئەی ڕوخێنین و ئیتر بەسە و ئەمانە دروشمێکن پێمان بڵێن وا حەملە تەواو بێ چییە ڕوخێنن، چییە ڕوخێنن. دقیق کاک زیاد ینی بەم دروشمانە سبینێ دەنگدەر دەبێت داوای چیان لێ بکات، درۆ ئەەکەن، ینی دەنگدەرێکی لیستێکی درۆ دەکەن، دەنگدەرێکی لیستی ینی دوجار ڕڵێ ئەمە هیچمان و تومانە خراپتر لەوە بەسەرتانێن خۆتان اختیارەکەتان هەڵبژاردەکەتان هەڵبژارد و کە دەنگتان بە ئێمە یاوە. بەڕاستیان ێستا دەنگدەر بچێتە سەر سنووخەکانی دەنگان، نابێ پرسێت چیە ڕوخێنی بۆی دەنگە بەمێ چیە ڕوخێنی. محاولە ڕوخانی هەرێمە کرد لە 16 ئۆکتۆبەر هاوکاربی بۆ ڕوخانی پێو نەکرا. ئەوەی کەوتومانەیکەین ڕازگۆیانە بردومانەت سەر، مەگەر
ناوخۆ و عێراق و چواردەورەکەمان کێشیان بۆ دروست کرد بێتین لەمپەریان بۆ دروست کرد بێتین ئەژناوی وتومانەیەکەین بۆ خزمەتی خەڵک فعلەن کردومانەوەیکەین ئیتر بەسە چی بەسانی لە دنیا بۆ لایەنێکی سیاسی پارتێکی سیاسی شعاری ئیتر بەسە هەڵگرێ بەڵام خۆی بچێ لە دەوڵەتی دراوسێ پارە وەرگێ بۆ بانگەشی هەڵبژاردن خۆمان لەبیر نەچۆت یاخود کاک زیاد ژەمەی لەبیر نەچۆت دروست ناکات ئەو پارەیە کە وەرێگری لە دەوڵەتێکی دراوسێ ئەجنداکەی چییە؟ ئەجنداکەی چییە؟ سەبەبی چییە پارەیە دێن بۆ چیتە؟ ئەوە دەرەکەوێ ئیتر بەسە و ئەی ڕوخێنین و وێرانیەکەین و ڕایەگرین و هەموو ئەمانە ئەم پارانەکە وەرەگیرێن بۆ ئەم شعارانەیە دەرەکە من نازانانی باشە کەی ئێمە بزانی تر بەسە چی بەسە خۆبێ بە خەڵک بڵێ چی بەسە بۆ سپێنە خەڵک دەنگە باتێ درۆەکەن لە چیا درۆمان کردووە یاخود دەنگدەر کاک زیاد دەنگدەر ناکاتە ئەمەی ینی دەنگ بەو بە تایبەتی بە تاقمێک کە سەجود براکە ڕابرایەتی و حیزبەکەن ئەکاتە 16 ئۆکتۆبەر دەنگدان بە پارتی ناکاتەوەی لە 20 ئۆکتۆبەرە لە سەحەلا ئەبرامستێک پشت قوربان دەنگدان بە پارتی دەنگدانە بە کوردستانێکی بەهێز دەنگدانە بە هێزێکی پێشمەرگەی یەکگرتوو دەنگدانە بە خانەوادەی شەیدان بە سەربەرزی و بە کەرامەت دەنگدانە بە خۆشگوزەرانی نەهێشتنی مافیاگەری نێشتنی مافیاگەری تیرۆر نەکردن ئاژاوە دەنگدانە بە ئارامی دەنگدانە بەوەی کە خەڵک لەسەر و ماڵی خۆی دڵنیا بێت دەنگدانە بە متمانەبوون بە کورد و کوردستانی دەنگدانە بەوەی کە ئیتر گەنجانمان ئاوا سەریان لێ تێک نەیرێ و کۆچی دەرەوە نەکەن لە بەحرەکانە بخنچێن و ببرن بە خواردنی ماسی و نهنگێک دەنگدانە بۆی ئاری چایچەکان و ینی ئەو تیرۆرانی کە ئەوەی کوشتنی بەڵێ دەنگدانە بە حیزبێک بە دەسەڵاتێک کە کاربەدەستی ناوە حیزبە نەخۆی نە پاسەوانەکانی لەبەرەوەی لەگەڵ کاک فڵانن چایچێکی گەنج بکوژن لەبەرەوەی چایکی درەنگ بۆ چوو بێ یا قسەیەکی کردبێت دەنگدانە بەوەی ئازادی هەبێت هەمومان نەزانین لە لای پارتی چه ئازادیەکەیە ئەی لەم سنوورە تۆ ئەوەنە ئازادی جنەوە بە پارتی بێ قسە بە پارتی بکەیت چاوساغی نەکردن بۆ دوژمنان ینی دەنگدان بۆ لیستە بە تایبەتی ینی ئێستا هەڵمەتێکی هەڵبژاردننی ینی زۆر دیموکراسیە ینی زۆر ناشرێنە ئەکاتەوەی کە دەنگدان بەو لیستە دەکاتەوەی کە کەسی یەکەمیەوە حیزبە ینی مایک فڕایە لە قاهوێ تەشیر بە پایتەختەکە ئەکە بە هەولێر ڕەڵێ وشەکە بەکار نایەن کات چۆمان ئێمە حیزبێکی 78 ساڵ تەمەنمانە ئەنوا ئۆشکاڵ هەوراز و نشێومان دیوە تاریخێکی زۆر جوان تاریخێکی پڕ لە کوردایەتی لە پشتمانەوەیە ئێستاەکی زۆر پرشنگداریشمانەیە بۆ زانینێ لەو شوێنانەی کە پارتی کاربەدەستی یەکەمە و بە دڵنیاییش ئایندار بۆ پارتیە بێت و بە دڵنیایی ناحەزانی پارتی با باش بزانن ژێر دەسەڵاتی پارتی و حکومڕانی پارتی ئاوەدانی زیاتر گەشەی زیاتر خۆشگوزەرانی زیاتر ئارامی و ئەمنیەتی زیاترێ بێت لە پای ئەو خزمەتانەیە کاک زیادیان ئێمە زۆر کاتم نەماوە لە پای ئەو خزمەتانەیە کە ئێمە زۆر بەڕوونی دەیبینونە سەرۆکوەزیران بەڕێز مەسرور بارزانی کراوەتە ئامانجی یەکەم لەم هەڵبژاردنە لەبەروی دەستی کار و خزمەتی ینی ئەو پیاوە دەبینینەوە جگەر لە دەستی و کاری ئەو جەنابی سەرۆکی حکومەت جگەر لە خزمە گوزارەکانی جەنابی سەرۆکی حکومەت پێشەوای چاکسازیە و چاکسازی ژەزین لە وڵاتە یانی لە بەرژەوەندی چیە درێجە نادرێ بۆیە بە دڵنیایی هەمیشە قسەکان بەرەوڕووی جەنابی سەرۆکی حکومەتە بەڵام من دڵنیایانەکەم جەنابی سەرۆکی حکومەت
پیاوێکە بۆ قسە و قسەڵۆکانە نەڕاگیرێ نەوەستێنرێت وە خزمەتکاری میلەت لەلای ئەو پیاوە مەبدا پرەنسیپە بەی شێوەی وازی لێ نایێت. زۆر سپاس بۆ کاک زیادی کاکڕەزا لەسەر لیستی ژمارە 109 نەوەدی پارتی دیموکراتی کوردستان لە سلێمانی بە ژمارە 30 کاندیدی پارتی دیموکراتی کوردستانە کاک زیاد. من دوکات بۆ کاک زیاد بەجێڵم وەکو خۆناساندن لە دەڤەری سلێمانی خۆی کاندید کردووە ئەم کاتە بۆ کاک زیاد بەجێڵم ئەوەش بە کامرانی خۆشببختی دەسپێرم. کاک زیاد فەرموو. سپاس کاک جومان. من زیادی شەید کاکە ڕەزام کاندیدی ژمارە 31 لەسەر لیستی 109 پارتیمان لە بازنگی سلێمانی داوا لە وڵاتیانەکەم دەنگم پێبەن و ئەوانەی کە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی منیان بینی بێ و هاتبێت نەلام ئەزانێن بە چ دڵسۆزیەک و بە چه حەماسەتێک لە خزمەتیان نابووم وەرچی کێشەیەکیان بوو بێ بەدەمیانەوە چووم. دڵنیابن ئەگەر بچمە پەرلەمانی کوردستان لەو کاتە دڵسۆزانەتر و بە حەماستر هیچ نەکەم بە هیچ شێوەیەک ساردبوونەوە پێوە نابێ و هەمیشە لە خزمەتتا نابم. و ئەو دوو ژمارە تەلەفۆنەی لە ئەنجومەنی پارێزگا کراوە بووە لە پەرلەمانیش ئینشاڵڵا گەر بچم بە کراوەیە مێنێ و لە خزمەتدارم. سپاسیش بوویەوە.